دەنگی ناڕزایی خۆمان ئەدەین بە گوێی دەسەڵاتێکی کەڕ و کوێر و لاڵاکەوە ڕۆژانە چینی مامۆسایانی ڕۆشنبیر و مامۆسایانی میحراب شەهید ئەکرێ بە دەستێکی ڕەشی تیرۆر. ئێمە بە توندی ئیدانەی ئەو دەسە تیرۆر و ئەو دەسە نەگریس و فاشیل و لەرزۆکە ئەەکەین ئینشاءالله. ئێمە موژدە ئەدەین بە شەهید دکتۆر وشیار ئەڵێن نەوەکانت تەلەبەکانت قوتابیەکانت مامۆسایانی هاوڕێبازت هاوخەمت هاوڕەنگت دڵسۆزت مەندیلی خوێناوی تۆ لەسەر ئەەکەین ئەو مەندیلە سپێیکەوە بە سپی ئینشاءالله چوویتەوە دیوانی خوا. ئەوە سنەتی پێغەمبەرانە عەلەیهیمو سەڵات وەسەلام هەر کەسێ قسەی حەقکە ڕێبازی پێغەمبەران بگرێتە بەر عەلەیهیمو سەڵات وەسەلام ئیلا دوژمنان ئیلا ناحەزان ئەوانەی کە بەرژەوەندی دنیایان لە ناحەق و دزی و گەندەڵیایە ئەوان حەز بە وتنی حەق ناکەن بۆیە هەمیشە لە پیلا نابوون بۆ کوشتنی پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام و ئەوانیشە کە شوێن پێغەمبەران کەوتن و خۆی پەروەردگار فەرمێ وَيَقْتُلُونَ الَّذِينَ يَأْمُرُونَ بِالْقِسْطِ مِنَ النَّاسِ ئەوانە خۆی پەروەردگار باسی کوشتنی پێغەمبەرانەکە دوایە فەرمێ و ئەو کەسانیشە ئەکوژن کە لەناو کۆمەڵگایە قسەی حەق ئەکەن قسەی ڕاستی ئەکەن.